سەیری کەن ڕەحمەتی خواتان لێبێت. جەعفەری کوڕی حەرب یەکێ بوو لەو کەسانەی کە زوڵمی زۆری کردبوو، سەرۆت و سامانێکی زۆری کۆ کردبوو. ڕۆژێک لە بەغدا گوێی لێبوو یەکێ لەو خواناسانەی کە خەڵک تەبلیغەکەن ئەم ئاەتەیە خوێندەوە: ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق. مەگەر کاتی ئەوە نەهاتووە و کەسانەی کە ئیمانیان هێناوە دڵیان ڕاچەنێ داخور پێ لە زیکری خوای پەروەردگار و بزانن کە ئەو حەقی هاتۆتە خوارەوە پێوەی پابند بن. ئەمەش وەکو زەنگێک دای لە مێشکی جەعفەری کوڕی حەرب و بەهۆش خۆی هاتەوە. لە شوێنی خۆی ئەوەندە گریا خەڵک بەزەییان پێ هاتوو. پێیان سەیر بوو ئەمە جەعفەری کوڕی حەربە و ئاوا ئەگری. ئەم پیاوە دڵڕەقەی کە خەڵکی ئەگریان ئێستا بۆ خۆی ئاوا ئەگری. دوای ڕووی کردە خەڵکەکە وتی خەڵچینە تۆبە لە هەموو شتێ. بەخوا قەسەم تۆبە ئەکەم لەو خواردنەی خواردوشمە، تۆبە ئەکەم لەوەی پۆشیومە، تۆبە ئەکەم ئەوە لەبەر چاوی هەمووتان. هەرچی هەمە خوایە خەمە بەیتولمالی مسلمانانەوە هیچ شتێکم ناوێ غەیری ئەوەی خواردومە تەواو، بەڵام ئەو پۆشاکەی بەریشم ناوێ. لەبەر چاوی هەمویان ڕۆشتە ناو ئاوی دیجلە و جلو بەرگەکەشی داناوتی بیخەنە بەیتولمالی مسلمانانەوە. لە ناو ئاوەکەی ئەمایەوە هەتاوەکو کابرایەک پارچە قوماشێکی بۆ هەڵدا بیگرێ بە عەورەتی خۆیەوتی سەدەقە بێ لە پێناوی خوای گەورەیە قبوڵیکە. غەیری ئەو سەدەقەیەش کە وەریگرت بەو پارچە قوماشەوە هاتە دەرەوە جارێکی کە ڕووی نەکردەوە حەرام. تۆبەیەکی سەرڕاست سادقانە دوایەوە متەفەرریق بوو ئەم جارە هەر بۆ عیلم بۆ عیبادەت هەتاوەکو ڕوحی دەرچوو. بەو شێوەیە لەو بەو شێوەیە ژیاون. ڕویان لە قیامەتە پشتیان لە دنیاە، لە دنیاشە ئەژین، هەستی مەسئولێتیان بەرزە، کار بەدەستن، دڵسۆزن، بازرگانن، دەستپاکن، لە سەودا و مامەلەیان سەرڕاستن. ژیانی دنیایان گرتووە بۆ پێشخستنی خزمەتی خەڵکی، بەڵام هەریەکە لە ئاستی خۆیەوە کۆڵی دنیای هەر لە دنیایە بەجێهێشتووە، کۆڵی ئاخرەتی بەهێز کردووە. خوای پەروەردگاریش ڕەحم بە ئێمەش و ئێوەش بکە شتێکیش لەو ئیمانە بە ئێمە ببەخشێ.